حەڵەبجە کاکە زیاتر لە 400 بۆمبی فرێدرایە سەر. لەو سەردەمەیە ینی هەم شایەت حاڵەکان هەم شارەزا سەربازیەکانیش باس لەوە دەکەن کە بە چەند کاروان فڕۆکە هاتۆتە سەر ئاسمانی هەڵەبجە و بۆمبەبارانیان کردووە. یعنی بۆچی ئەمە بەکارێنراوە بۆ بە یەک جار مەسەڵەن ئەو فڕۆکانە نەهاتون و بۆمبەبارانەکە بکەن بۆچی بە چەند کاروانێک فڕۆکە بینراوە و هاتۆتە سەر ئاسمانی هەڵەبجە. تۆ جارێ فڕۆکە کە ئەفرێز زوونی هەیە ینی شوێنی فرینی هەیە ڕۆدی هەیە کە دێتن دوایەوە فڕۆکەیە مەسەڵەن کە دێ لێرە بۆمبە حەڵەبجە کاکە زیاتر لە 400 بۆمبی فرێدرایە سەر. ینی فڕۆکە چەند بۆمب هەڵەگرێتن لەبەرەوە بە شەپۆڵ ئاهاتن باڵێ هەنێکی زۆر بە نزمی هاتن لە بەرزی 20 مەتر ئاهاتن هەنێکیشی هەبوو نانەخێر بەرزتر بوو بڵین مێک بیسویەکەکانەوانی کە ئەم ناوچەیە بپارێزن دژی تارە ئەوان بەرزەفرین دوو بەفرین مێک 23 بەشدار بوو بەڵام بڕوان ناکەم ئەو بۆمبە چیمیایانە چونکە سیخۆی 25 و میراج ئەمانەی بەکارهێنا مێک 23یەکان بۆمبێک هەیە بەکاری دێنن وەکو ناپاڵم بۆمبی فەراغیە کە فرەیە داتە ناو شارەکەەوە پەنجەرە و دەرگا ناهێڵێ هەمووی ئەتەقێنێت دەریەکە هەتاکو لە ژێرزەمی شابی دەرگاکە گازەکە فەراغیە بۆ ئەوەی گازەکە ینی ئەوان ئەیانزانی ینی 100 کە حزبی بەعس ڕژێمی بەعس ئەم شارە چیمیا بارانەکاتن لەبەرەوە هەموو دەرگا و پەنجەرە ئەوانی تەقاندەوە پێش ئەوەی فڕی بداتن بۆی غازەکە بگاتە هەموو شوێنێک و قەتڵ ئامی بکاتن ئەم شارە بکاتە هیرۆشیمای دووەم.